جیاواز لە ڕۆژانی پێشوو نرخی کیلۆیەک مریشکی سپی بۆ 3900 دینار بەرز بووتەوە. مریشک فرۆشەکان هۆکاری بەرزبوونەوەی نرخەکەی نازانن، بەڵام دەڵێن خواست لە سەری کەم بۆتەوە و هاوڵاتیان بەراورد بە ڕۆژانی پێشوو کەمتر دەیکڕن چونکە پێیان وایە نرخەکەی گرانە. ئەمڕۆ بە 3000 ئەمڕۆ بە 37مان کڕیوە ئێمە 3900 تقریبا ئەگە حسابی ئەم هەفتەیەکە تقریبا 900 زیای کردووە. هەفتەی پێشوو تقریبا لەوەی یەکشەمە و ناوا بوو 3000 بوو. ئەو دەستەر کەوتیان معاشێن یەکتر گران بوو یەکتر. نازانم ئێمە نازانین هۆکارەکەی چییە. کاریگەری خستۆتە سەر ئێمەش ڕۆژانە ئێمە تا ئەم کاتانە تقریبا نیوە زیاتری ئیشەکەمان تەواو بوو. بەڵام ئێستا ئەوە قەفەزەکەمانە تاوەکو ئێستا 12 مریشکمان نەفرۆشتووە لە بەیانیەوە. زۆری فەرق کردووە لە 100 فەرقی کردووە. لە هۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشکی سپیمان پرسی. نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان دەڵێت لە ماوەی چەند مانگی ڕابردوودا 8 ملیۆن مریشک لە کێڵگە پەلەوەریەکاندا مردار بوونەتەوە و بەوەش خاوەنی کێڵگەکان زیانێکی زۆریان پێگەیشتووە. هاوکات لەم کاتەدا بەشێک لە ئەو مریشکانەشی کە بەرەماتون ڕەوانەی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقی دەکەن کە ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی تری بەرزبوونەوەی نرخی مریشک. خاوەندەواجین لە زەرد و زیاندایە لە ماڵوێرانیدایە ئەم هەموو نەخۆشیە و ئەم هەموو ڕێژەی منارەوە بوونەشی هاتوۆتە سەر خەڵکێکی زۆریش لە ترسی نەخۆشی لە ترسی بێبازاری لەوانەیە بڵین جوچکی نەکردبێتە ناو هۆڵەکانەوە لە کوردستاندا. بەڵام دڵنیا دەکەم ئەم نرخە لەوانەیە بۆ هاوڵاتیانی ئازیز زۆر بێ، بەڵام دڵنیا دەکەم نرخەکە کاتیە. بەپێی ئامارەکان ساڵانە لە هەرێمی کوردستاندا 145,000 تۆن گۆشتی مریشکی سپی بۆ پێداویستی ناوخۆیی بەکاردەهێنرێت و توانای کێڵگە پەلەوەریەکانیش نزیکەی 3 ئەوەندە بەرهەم دەهێنن کە ئەمەش زۆر جار خاوەنی کێڵگە پەلەوەریەکان ناچار دەکات بەرهەمەکانیان ئاراستەی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق بکەن. بەوەش زۆر جار نرخی مریشک هاوشێوەی ئێستا بەرز دەبێتەوە و هاوڵاتیان باجی گرانیەکەی دەدەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.